بڕیارێکی ناحیەی وەرتێ بۆ دیاریکردنی شوێنێک بۆ کۆکردنەوەی زبڵ و خاشاک لە نزیک سنووری ناحیەی قەسرێ ناڕەزایی هاوڵاتیانی ناحیەی قەسری لێکەوتۆتەوە و دەڵێن شوێنەکە گونجاو نییە و سروشتی ناوچەکە دەشێوێنێت. بەڕێوەبەراتی ناحیەی وەرتێ بڕیاریدایە کە زبڵ لە نزیکترین نقطەی شوێنی قەسرێ کۆ بکاتەوە کە 15 کیلۆمتر لە خۆی دوورە و 1 کیلۆمتر لە سنتەری ناحیەی قەسرێ دوورە. ناڕازیبوونی خەڵکی قەسرێش بە کۆی گشتی لەبەر ئەوەیە کە شوێنەکە زۆر نزیکە، هەر کاتێک زریان یاخود هەر ڕەشەبایەک هەڵکات زیانێکی زۆری بۆ سنتەری ناحیەی قەسرێ دەبێت، هەم لە ڕووی بۆنی پیس هەم لە ڕووی دووکەڵ و ئاگر تێبەربوونەوە. ئەو شوێنێکی زۆر استراتیژیە بەتایبەتی چای مامەڕوت بە شێوکی گشتی چەندین گوند چەندین ناحیە ئیسفادەی لێ ئەەکەن بە دەرەجێک بە پلەی یەکەم ناحیەی گوندەکانی ناحیەی قەسرێ وەرتێ سوود لەو چیا ئەبین و ئاژەڵەکان لێرە کۆ ئەبنەوە لێرە ئەلەوەڕێن و سەر ئەوە ژینگێکە شوێنەکە ئەوەندەن با بڵێن شوێنێکی ناگونجاوە تۆپۆگرافیاکەی وایە بەرزە کاتێک ئاگری تێبەر ئەبی بەردەوام دووکەڵەکە دێتە سەر قەسرێ. ژینگە پارێزێک دەڵێت ئەو شوێنەی بۆ کۆکردنەوەی زبڵ و خاشاک دیاری کراوە دەبێتە هۆکارێک بۆ تێکدانی ژینگەی ناوچەکە و زیاتر لە 200 داری سروشتی لە ناو دەچن کە ئەمەش کاریگەری نەرێنی لەسەر ژینگەی ناوچەکە دەبێت. بەڵێ ئێستا ئەو شوێنێک کە با بڵێن دیاری کراوە لە بۆ فرێدانی زبڵەکە ئەمن بە شیاوی نازانم هیچ کاتێک ناکرێت و مزگەوتە لە بۆ میحرابەچی خێراکەی پێمان وایە ئەو قسە باوە ناکرێت و دارستانێکی گەورە لە ناو ببەی تاوەکو شوێنی زبڵ خۆڵ خۆشەکەکە دەکەی ئەوە ئەسلەن چارەسەری دیکە هەیە کە بریتێ لە ڕیسایکل بین دانانی کارگەیەکی ڕیسایکل بین لە ناوچەکەدا ئەمە ئەتوانێت تا حدێکی زۆر باش چارەسەری کێشەی زبڵ و خاشاک بکات لە ناوچەکەدا. دیارە و شوێنە دیاری کراوە بۆ سنووری زبڵهێنانی ناحیەی وەرتێ زیاتر لە 200 داری لە ناو دەبا شوێنەکە گونجاو نییە پێمان گونجاو نییە بخۆی زبڵ و چاڵ فڕێدان بۆ یەکە ژینگەی بەپارێزی بۆی نییە کە لایەکی دی ژینگەی لە ناو بێت 200 داریش ئەوڕۆ زۆرە لەوانەیە ئەگەر قەسرێش هەڵوێستێ نەبێ گوندەکانی دی هەڵوێستێ بێ پێمان خۆشە شوێنێکی تر دیاری بکەن و بیر لە شوێنێکی تر بکەنەوە. بڕیار بوو لە ساڵی 2012 کارگەی ڕیسایکلین لە ئیدارەی سۆران دابنرێت بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتی فرێدانی زبڵ و خاشاک لە ناوچەکە، بەڵام دوای 12 ساڵ بڕیارەکە جێبەجێ نەکراوە و شوێنی فرێدانی زبڵ و خاشاک لە زۆربەی قەزا و ناحیەکانی ناوچەکە بۆتە گرفت. بەو پێی جگە لە شێواندنی سروشتی ناوچەکە کۆکردنەوەی زبڵ و خاشاک بەو شێوە نازانستیە هۆکارێکە بۆ بڵاوبوونەوەی زۆرێک لە نەخۆشیەکان. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی قەسرێ لە دەڤەری باڵەکایەتی.